سڵاو و ڕێز بۆ هەموو ئازیزان و خۆشەویستانی ئارام ئەحمەد، هیوادارم کە زۆر باش بن ئازیزانی من. ئەوە چییە؟ وەزعەکە باشە؟ تۆزی ئەمە بەرزکەمەوە بە جوانی بەدەرەوە بن کاکچ. ئەوە باش. ئەرە وەڵا با بزانم هەموو شتێ باشە. ئافرێم خاڵە ئارام ئەحمەد، جابا یەک کۆپی لێ بکەم ئەمە بیبم بۆ ئەو منتیقانە. نە ئاوا نابێ برا، ئەمە خۆ نابێت. ئەوە چییە؟ وەزعەکە زۆر خراپ بوو کاک. چی بوو؟ هەموو شتێ باشە خۆشەویستان؟ هەموو شتێ تەواوە؟ بزانم وای نازانم مەسەلەکە چییە بخ. کێشە نییە، دوایی توانین ئەوە بکەین، تەرتیب بکەین، مشکلەیەک نابێت کاکچ، مشکلە نابێت. بەرحاڵ سڵاو و ڕێز و خۆشەویستی، ئەمڕۆ کاک ئارام ئەحمەد بەڕانک و چۆخەیەوەتە خزمەتی ئێوە پێچەوانەیە و کوردانەی کە 4 ڕۆژ لە ئەوروپا بناڵن کاکە وجدی کوردی چۆن لەبەرەکرێت. بەڕاستی من زمانی کوردی باش نییە، جا من هەتا لە ئەوروپا بم هەم زمان و کوردیەکەم باشە بێت و هەم جلوشتەکەیشم کوردان نابێت. ڕێز و حرمەتم بۆ هەموو لای ئازیزانی ئارام ئەحمەد، هیوادارم کە ساخ و سەلامەت بن ئازیزان. ئەرەوەڵا تۆزێکەوە سین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە پاشان ئەشتێ ناو قسە و باسەکان. با قوربانی بم، یاخوا بەوەی بن کاکە گیان، یاخوا هەر لە خۆشییا بن و ئیتر ئەوەیش ئەوە وتمان بزانێکین بۆ یەکەم جار ڕانک و چۆخە لە بەرکەین بزانێت چۆنە بێ. ئەوە چی بوو کاکە؟ ئەوە بۆ ئەومان لێکەوتە خوارەوەی هاوە. چاوەلێکیمان بەسەر هات خۆشەویستان، چاوەلێکیمان بەسەر هات. قوربانی ئەوە کورە ماڵتمە ئەگەر هەستمە سەر پێ هەر هینە، هەر ئەوە نییە ماسماڵە بە کلاشی هەرامیشم لە پێەیە. ئەمڕۆ هەر زۆر وەزعەکە زۆر شلوغە، باوەڕکە نەزانی چۆنە. تا ئێستا ڕەنگە چووم بۆ داوای دەکچوشت بۆ کوڕ و برادەر وشت کەژ نەهێنن، ئەچم داوایانەکەم، چونکە هەنێکە جەڵاڵێ کاگاران بێت بۆ داوای کەژ ناتوانین نەهێنێ بەڕاستی. لەبەرەوە زۆربەی کچان و کوڕان کە مەسەن کوڕان کە یانەوە ژن بێنن بە منەڵە میژە بچۆ خزمەتیان و ئیتر داوای کچەکەم و پیا و ماقۆڵ و گەڕەک و ئاوایتە تا ئێستا مەجموعەیەک ئایدۆشتم دروست کردووە بەخوا بۆ خەڵکە دامەوە فەقیر و هەژارە. هیچی بکەین کاک. ئاراوەڵا قوربانی ئێوە ئازیزان، ئەم شەویش کۆمەڵی قسە و باسمانەیە، 1-2 دقە ئەوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە، پاشان ئەچینە ناو کولی قسە و باسەکان. ئەرەوەڵا ئازیزان، سەرەتا ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە بەداخەوەکە دەوڵەتی تورک بە ئەلمانیەوە، بە کۆمۆنیستیەوە، بە ئیسلامیەوە ئەمانە بە هیچ جۆرێک مێژوو ناخوێننەوە و تەجروبەی مێژوو ناکەن. زیاتر لە 100 ساڵە ئەمانە گەلەکەی ئێمە ئەشێوسێنەوە لە باکووری کوردستان و خاکمان داگیرەکان و زیندانەکان پڕە لە کورد و پاشان چەوسانەوەی بێ ئامان بێدادی هەموو ئەمانە بە درێژایی ئەم 100 ساڵە هەبووە، بەڵام گەلی کورد هەر بە پێوە ماوە و ڕۆژ بە ڕۆژ سوور ئەبێ لەسەر داواکانی خۆی کە بەدەستی بهێنێت. بەڕاستی دەوڵەتەکەی ئەردۆغان ئەبێ باش ئەو ڕاستیە بزانێت. ئەگەر تۆزێک عەقڵ لەو کەل لەسەرە هیچەی ئەردۆغانە هەبوایە، دەبوایە بیری کردایەتەوە لە ئەتاتورکە هەموو هەوڵی خۆیە، ئەوەی کە بە عەقڵیە هات، ئەوەی کە لە هێزیە هەبوو، هەمووی بەرامبەر بە گەلەکەی ئێمە پیادە کرد، بەڵام گەلی کورد هەر بەرەو سەرەوە ڕۆی وەدیفاعی لە خاک و لە ئاو و لە شەرەف و ئابڕووی خۆی کردو، هەروە بەردەوامیشە. لەبەرەوە بەوەی کە پیاوێکی وەکو دەمیتاش بە 42 ساڵ حکم ئەدەن و بۆی کە ژنێکی وەکو فیگەن بە 32 ساڵ حکم ئەدەن، ئەوەی کە ئەحمەد تورک کە خۆی تەمەنێکی زۆری هەیە بە 10 ساڵ حکم ئەدەن، بەڕاستی شەرمەزاریەکە بە هەمومانەیە و پەڵەیەکی ڕەشە بە تەختی تەوێڵی ئینسان کوژێکی وەکو ئەردۆغانەوە بەڕاستی. و ئەبێ تورکی فاشیست و دەوڵەتەکەی باش ئەو ڕاستیە بزانێکە گەلی کورد بە هیچ جۆرێ واسە مافەکانی خۆی نایێنێ، بە گرتن و بە زیندان و بە کوشتن و بەوەی کە لەو 100 ساڵە ئەوەی کە توانیان کردیان، بەڵام نەیانتوانی کە چۆک بەگەلەکەمان دابدەن و دڵنیایانەکەم کە هەرگیز ناتوانن چۆک بەگەلەکەی ئێمە دابدەن. ڕسوایی بۆ ئەتاتورک کە ئاغایانە و ڕسوایی و شەرمەزاری بۆ ئەردۆغان و بڕوخێ ئەو دەوڵەتە سەخیفەی ئەردۆغان کە لە تورکیا
خەریکی ئینسان کوشتن و کورد کوشتنە ئەمە ئەوەیان لەسەر ئەوە لاچین وەکو پێشەکیەک بوو بۆی کە ئەبواە کە قسێکمان لەسەر ئەم مۆزوعە کردایە باش بەخێر بێن سەر چاوی من خۆشەویستان یاخوا بەخێر بێن سەر چاو باش وڵا بەداخەوە نازانم بۆچی بۆ من نەچوو بۆ ئەوێک پێم نازانم سۆشیال میدیا و فەیسبوک شتە زۆر شتی ئاڵوگۆڕی بەسەرایەت یعنی هەستەکەی تۆ هەر دەقە نادەقەیەک ئاڵوگۆڕیشی بەسەرایەت هەموو شتەکان تێگەدا نازانێ ئینسان چی بکەوە ڕاستی ئەراوە تێناگەم ئەوەتە وەزعەکەم تێگاوە بەسەریەکە من ئەمە وەکو وایە ئێستا دوو جار ئەوەکەم دوو جار لایڤ بکەم بەڕاستی ئێوە نابێ کاک لا ئێوەی ژوایە بەڕێزە ئەوە چۆنە ئێستا پێم وایە باش ئێستا تەواوە نا هەڵەکە لە خۆم بوو بەڕێزان هەڵەکە لە خۆم بوو بەداخەوە کێشە نییە بەهەرحاڵ هەمووتان بەخێر بێن سەر چاو ئازیزانی ئارام ئەحمەد ڕێز و حورمەت بۆ هەموو لایەتان بەخێر بێن یاخۆ دێ زۆر باش ئازیزان با سەرەتا بە هەندێک وردە قسە دەست پێ بکەم تا ئەچمە ناو کولی بابەتەکەەوە ماوەیە کە میدیای یەکێتی ناڵێن شێخ ئەحمەدی نۆکان ئەڵێن ئەحمەد کەریم چ قەشمەر نەمێکێتی خوای گیانەی هاوار ئەمە ئەیانەوێ ئابەم جۆرەیە بەم ڕێگەیە پۆخڵەوەتەکانی شێخ ئەحمەدی نۆکان بشارنەوە و وردە ئەو ناوە لەبیر خەڵک بەرنەوە کە کابراایك بە ناوی شێخ ئەحمەدی نۆکانە و ئێستا بووە بە شێخ بە ئەحمەد کەریم بە عەقڵی خۆیان ئەیانەوێ ئەو ناوە لەبیر خەڵکی ببنەوە و کارکتەرێکی تازە دروستکەن بە ناوی ئەحمەد کەریم چونکە شێخ ئەحمەدەکە خراپ ناشرینە لەناو خەڵکا بووە بە لەیبڵێکی بزنس یا دزێک یا جەردە و مافیایەک بەڕاستی بۆیە هەتا ئێوارە میدیای یەکێتی یا قەڕندا بنیشێ هەتا ئێوارە بڵێ ئەحمەد کەریم هەر شێخ ئەحمەدی نۆکانە هەر ئەو قاچاقچی بازرگانەیە بەڕاستی هەر ئەو دزە گەورەی مێژووی ئەو دەڤەرەی سلێمانی و هەرێمی کوردستانە ئەوە باش ئەو ڕاستیە بزانێ بە هیچ جۆرێ ئەحمەد کەریم نایخوا شێخ ئەحمەدی نۆکانە ناکرێ بەوەی کە تۆ لەبیر خەڵکی بەریتەوە بڵێ وەڵا کاکەمە ئەحمەد کەریمە ئەمە شێخ ئەحمەدی نۆکان نییە نەخێر هەر شێخ ئەحمەدی نۆکانە ئەو دز و قاچاقچەیە کە هەموو گەلەکە ئێمانە ئەیناسێ گەلی ئێمە ئەیناسێ و بەر نەفرەتی مێژوو کەوتووە و بەر نەعلەتی خوا و پێغەمبەر و هەموو شتێک کەوتووە چونکە کەسێکی دز و درۆزن و ساختەچیوە و کەسێکی فاسدە لەبەرەوە یەک دانە قەڕن میدیای یەکێتی بڵێ ئەحمەد کەریم هەر شێخ ئەحمەدی نۆکانە کورد و کرمانچی خەڵک وا تەواو مێژووی تر خۆ ناتوانێتە ناوەگەی بگۆڕی بەڕاستی ئازیزان وردە بڕۆمە ناو قسە و باسەکانی خۆمەوە ئەم شەو لە دەڤەری هەولێر و بادینان هەمووتان ئەزانن لە ژێر دەستی بنەماڵی بازانیا لە ساڵی 92ەوە سەرکوت و ئیستبداد گەیشت بووە لووتکە هەتا ئەم چرکە ساتە هەر بە هەمان شکل بەڵام دەڤەری سلێمانی بەڕاستی باش بوو بەڵام دوای هاتنی پاڤەڵی جەلال تاڵەبانی هەموو دەڤەری سلێمانیش وای بەسەر هاتووە وەکو هەولێر وەکو بادینان دژی شێ قساکەی بیکە بەڵام پاڤڵیان کردە بە بڤە نابێت کەس باسی پاڤڵ بکات بە تەواوی مانە هێزە شڕەخۆرەکەی پاڤڵ ئابلۆقەی خەڵکە ناڕازیەکەی داوە و تەواوی خەڵکی سەرکوت کردووە و بەشێکیشیان تەسلیم نابن بەڵام بێدەنگ کراون هەندێکیشیان کە ئێمە هیوامان لەسەر هەڵچنی بوون ئێستا ژێربەژێر تەسلیم بوون بە واقعە تاڵەی کە هەیە بەڕاستی لە 6 ئەیلولەوە 930 هەتا وەکو ملازم مەحسینەکان و عەلاکان سلێمانی دیکتاتۆری وەکو پاڤڵی جەلال تاڵەبانی بەخۆی نەبینەوە بەڕاستی لەبەرەوەیە کە دەڤەری سلێمانی ڕەشترین ڕۆژگاری خۆی بەسەرەبات
چونکە لە دەڤەری سلێمانیە ئێسا هیچ کەسێک ناتوانێت دژی پاڤڵی جەلال تاڵەبانی قسە بکات هەر لەبەر ئەوەشە من زۆر پێداگریەکەم وە زۆر باسی پاڤڵەکەم بۆ ئەوەی ئەو وەهمە بەمانای کەلیمە یا ئەو میزەڵانە بەدەستی فشکەینەوە کە هیچ نییە لە ڕاستیە و خەڵک نابێ لەم ئینسانە بترسێت و پاڤڵیش ئەبێ باش ئەو ڕاستیە بزانێ مێژووی مرۆڤایەتی و مێژووی خەڵکی کوردستان هەزاران ئینسانی دیکتاتۆر و فاشی وەکو بەعسیەکانی خسۆتە ناو زبڵدان و تەنەکەی خۆڵەوە دڵنیا بێ پاڤڵی جەلال تاڵەبانی ئەویش نەتیجەکەی هەر ناو زبڵدان و ناو تەنەکەی خۆڵە لەبەرەوە لێرەوە بە پاڤڵی جەلال تاڵەبانی ئەڵێم دەست هەڵگرێ لەم هەموو دیکتاتۆریە لەم هەموو فاشستیە و لەم هەموو خیانەت و خراپەکاریە کە دەڤەری سلێمانیا ئەیکات منطقی تیا نییە بابەتێک ئەنووسی لەسەر پاڤڵی جەلال تاڵەبانی لە منطقەی سلێمانیا بە کەم خەڵک ئەوێرێ لایشی بکە یا کۆمنتی بۆ بنووسێ مەگەر ئەوانەی کە لە ئەوروپایان ئەجینا خەڵک ناوێرێ لەبەرەوەی یەکسەر کۆمەڵێک لە هەرە ئینسانە خوێڕیەکانی دانا سوشال میدیا نامە ئەنووسێ بۆ خەڵک ئەوە کۆمنتە چی نووسیتە بۆ بابەتی لەسەر پاڤڵ نووسراوە ئەوەی ئارام ئەحمەد ئەو بۆ کۆمنتەکەی بۆ ئەواکەی ئابۆ شکڵە ئێستا خەریکی ئەو کارانن جەماعەتی پاڤڵ و جەماعەتی کۆمەڵێک هەرچی و پەرچی کە بەشن پاڤڵی جەلال تاڵەبانیەوە کەوت باشە بۆیە ئەم قسە ناکەم بۆ ئەوەی پاڤڵی جەلال تاڵەبانی باش ئەو ڕاستیە بزانێ کەس لە تۆ ناترسێت تۆ هیچ کەسێکی ئازا و قارەمانی بەڕاستی ئەگەر کەسێکی ئازا و قارەمان بوویتایە دیکتاتۆر نابوویت بە درێژایی مێژوو هەمیشە ئینسانە ترسنۆک و جەبانەکان ئاوا وەکو تۆوا بوون چونکە ئەوانە لە خوان ئەترسن بەڕاستی ئەترسن نەوەکو پەرلەمان بدرێن بۆیە تۆ لە خۆ ئەترسی وەکو ڕێژی ئازانیت و ئینسانی قارەمان دیکتاتۆر نابێ ئینسانی قارەمان لە کەس ناترسێ ئینسانی قارەمان تەعدا لە خەڵک ناکە ئینسانی قارەمان بە هیچ جۆرێ لە قەڵەم و لە نووسین و لە قسەکردن ناترسێ پاڤڵی جەلال تاڵەبانیت لەبەرەوە مێژوو هەزاران هەزاری وەکو تۆ لە تۆ دڕتنیشی خۆتە ناو زبڵدانەکەیەوە تۆش نەتیجەکەت هەروە ئەبێ بەڕاستی لەبەرەوە دەست هەڵکرە دیکتاتۆری سەدان کەس نامەم بۆ ئەنووسێ یەک کەسێ لە دەڤەری سلێمانی و گەرمیان و کێوچەوانە ناتوانێت باسی پاڤڵی جەلال تاڵەبانی بکات یەکسەر جەماعەتی وەهاب هەڵەبجەیی کۆمەڵێک لە هەرە ئینسانە بێدایک و باوکەکان هەرە ئینسانە بێژیەکان ئەنێرنە سەری بێدەنگی ئەکەن بەنامە بە هەڕەشە بەم بابەتانە تا ئێستا دەیان کەس نامێ بۆ من نووسیوە کە هەڕەشەی لێکراوە لەلایەن باندەکەی پاڤڵی جەلال تاڵەبانی و ئینەوە وەهاب هەڵەبجەییەوە شەرم کەن بەڕاستی کاک شەرم کەن ئێوە هەرچیەکەن نابن بە ملازم مەحسین نابن بە عەلا و بە نازانم ملازم عەلی و ئالم بابەتانە ئێوە نابن بە زەعیم سیدیق کە سلێمانی خەڵتانی خوێن کرد نابن بەوە لەبەرەوە دەست هەڵگرن لەمە بەڕاستی تۆزێ ئینسان بن ئینسان ڕێگە بدەن خەڵک بە ئازادی قسە و باسەکانی خۆی کا خەڵک بە ئازادی ڕاکانی خۆی بڵێ خەڵک بە ئازادی گوتاری خۆی بدا بەڕاستی بەڵام ئێوە هەمووتان بێدەنگ کردووە ئێستا دیکتاتۆریەتی پاڤڵی جەلال تاڵەبانی لە مەسئول بازرگانی تێپەڕاندووە کەس نەڵێ مەسئول بازرگانی دیکتاتۆرە وەکو پاڤڵ وایە باشە پاڤڵ لە دیکتاتۆریە لەوەی ئەنی میرخەزە بە بەوانەی کەریمە پاڤڵ شمشێر بەدەسە پاڤڵ خوێناویە بە هەموو پیانە بە هەموومانەیەک بەڕاستی ئەرە وەڵا تەلەفۆن نایخوا کاکە جوابی تەلەفۆن نایەمەوە بۆیە داوای لە یەکەم لە پاڤڵی جەلال تاڵەبانی دەست هەڵگرێ لەبانە ڕێگە بدا خەڵک بە ئازادی قسەی خۆی کا با بەیانی خۆی کا بە ئارام ئەحمەد قسە بکە با نووسەرەکان نازانم ڕەخنەگرەکان قسە و باسەکانی خۆیان کەن تا با قوربانی ئێوە شازە ئەی تەقێنێ خاڵە ئارام ئەحمەد سەیک جا پاڤڵ بەقێ من قۆز بوویتە چی دەکرد ماڵا بێ پاڤڵی جەلال تاڵەبانی ئەگەر بەقێ خاڵە ئارام ئەحمەد قۆز بوویتایە و ئەوەندە شاعیر بوویتایە و ئەوەندە وتاربێژی باش بوویتایە و ئەوەندە کتێبی بخوێندایەتەوە و ئەوەندە فکر و معریفە پێ بووایە وەڵای ئێستا هەموو عالەم تەخوار بخوا بەس ئێستا هیچ نیت کاکە ئێستا ئەو حاڵەشی باشە باش سەر مۆزوعەکان تخوا بەر لەوەی لێبیرم چی عەزیزان پەیامێکم هەیە بۆ ئەحمەد کاک ئەحمەدی جۆڵا و بۆ هین بۆ کوڕیتە ناویشێکە لەگەڵ لە ئیشەکە بەڕاستی تخوا ناوەکەین بۆ بنووسن زەحمەت نەبێ باش نییە ئەحمەد جۆڵا و ئەو کوڕیتە ناویشێت تخواتە چێ نامشۆن لێبێژێتەوە خۆشەویستانی من عەزیزانی من ئەو هەموو جوێنە مێن لەو ئیشاناکە ئیکەن هاتە بەردەسم ئێوە زۆر جوێن بەیەکەتن بەڕاستی ئەحمەد جۆڵا و ئەو کوڕیت باش نییە ئەو هەموو جوێنە بەڕاستی خراپە وعیبە خەڵک لێ ئێوە فێرە بێ ئەو پێویست بۆ ناکە ئێوە دابنیشن لە کاتێکا کە خەریکن نمایشێکەکەن شتێکەکەن پێویست بۆ هەموو سوکاتێ ناکە کە بێتیەکەن بەڕاستی پێویست نییە لەبەرەوەی هیوادارم کە کاک ئەحمەدی جۆڵا و ئەو برادەرەی کە لەگەڵیەتی و ناوەکەی ئێستا نایەتەوە ئەو کە لەسەری ئارام ئەحمەد دەست هەڵگرێ ماهیر حەسەن عەفو ماهیر حەسەن کاتان لێ یەکەم دەست لەو جوێندانە هەڵگرن دەست لەو سوکاتی هەڵگرن کە بێتی یەکەن کاکە
كنتو كرمانجي رزو احترام بوتانيه كاك مايل وكاك احمد جرا بس او جنو سكايات بحلمتيه لو اشانك يكن وازي بين كاك عيب براسي عيب باخذ من الله اللي يوفي نبن اواق سرق اللي احترام كاك خوشني براسي كاك اینجا بابشینە هەڵەبجە خۆشەویستە ئەو هەڵەبجەیەی کە پاتی و یەشێتی دەیان ساڵە بازرگانی پێوەکەن باشە ببین خۆشەویستانی ئارام ئەحمەد دەیان سەدەیە لە کوشتنی کەسێکی وەکو حەزەتی حسین باشە کوڕی ئیمامی عەلی لە کەربەلا چۆن ئێستایش لەلایەن شیعەکانەوە ئەو کەربەلایە پیرۆز کراوە چۆن بۆتە قیبلەگای هەموو شیعەکانی دنیا چۆن ساڵانە هەمووی ئەچێ بۆ زیاد بۆ ئەوێ بڕواتان نەبێ عەزیزان ئەبوایە ئەو هەڵەبجەیەش لە مێژووی ئێمەدا وەکو کەربەلاوە بووە چونکە 5,000 ئینسانی بێگوناحی تێدا شەهید کراوە کە مێژووکەی بۆ خۆی دیاجگە لە ئاوارەیە و وێران و ئالەم بابەتانە سەرڕای ئەو هەموو قوربانیە سەرڕای ئەو هەموو فرمێسکوژانە پاتاڵترین خەڵک فاسدترین خەڵک پوشترین خەڵک لەوێ دەسەڵاتدارە ئەمە بۆ خۆی بەڕاستی کارەساتە لە کاتێکا وەکوتم ئەبوایە هەڵەبجە ئەمەندە پیرۆز بواە خەڵک وەکو شوێنێکی پیرۆز ئاوا سێری ئەو هەموو خوێنە ڕژەوای بکردایە نەک ئازاد تۆفیق و نوخشە ناسەح نمونەی دوو مرۆڤی ڕوڕەش دوو مرۆڤی فاسد دوو مرۆڤی بێئەرزش دوو مرۆڤی دەست پیس و داوێن پیس لە هەڵەبجەیە ببن بە دەسەڵاتدار و ببن بە حاکمی ئەو شارە باشە ئازیزان ئازاد تۆفیق ئەو کاتێک کە لە مەڵبەندی سلێمانی بوو خۆی بە باڵی ڕیفۆرم ئەزانی ئەوەی کە نوێژوان سەفار ڕابەرایەتیە کرد وەکو ئێستا بیرمانە هاواریە کرد ئێمە ئاڵای شۆڕش بووین کە ڕەخنەمان لە ئاسمان و لە عەرز هەبوو جەلال تاڵەبانی چییە ئێمە ڕەخنە لێ نەگرین بەڵام مێژوو سەلماندی کە ئاڵای شۆڕش و کۆنە کۆمەڵەکان بیێڕەوشترین مەخلوق بوون حرمەتم بۆ پێشمەرگە پاکانە هەیە کە کۆمەڵە بوون و ئاڵای شۆڕش بوون بەڵام دز و جەدە نەبوون باشە ڕۆژی شەممە باڵی ڕیفۆرم شکستی خوارد سێشەممە ئازاد تۆفیق وتارێکی لە ئاوێنەیە بڵاو کردەوە وەکو ئێسا بیرمە لە ژێر ناونیشانی هەنگاوێ بۆ پێشەوە دوو هەنگاو بۆ دواوە کە لە لینی دزی بوو ئەو سەر وتارێش ئینجا نووسی بووی چیاژانی گرت و مشکێشی بوو ئەمە ئاوێنە ڕیکلاین بۆ بابەتەکەی ئازاد تۆفیق کرد تەنها لەبەرەوەی کە یەکێتی ئاگاداری کردبووە کە وەکو خۆی ئەمێنێتەوە کە مەسئولی بەشی ڕاگەاندنی مەڵبەندیت و دەرێ ناکەین ئاوا بایایەوە بووە بە نۆکەری جەلال تاڵەبانی ئازیزانی ئارام ئەحمەد ئێستا ئازاد تۆفیق خاوەنی ئەم شتانەیە دوای ئەوەی کە بۆ یەکەم جار لە مەڵبەندەوە قەناسەی دزیوە ئەمانەی ئێستا خاوەنی ئەم شتانەیە یەکەم خانوویەشی لە ڕاپەڕین سلێمانی هەیە سێقاتە یەتی بکرێ دووهەم شوقەیەکی هەیە لە بەهاران سێهەم شوقەیەکی هەیە لە گاردن سیتی چوارەم ڤێلایەکی هەیە هەر لە گاردن سیتی نرخەکەی سەروی 1 ملیۆن دۆلارە وەکو ئەوەی نوخشە ناسەح باشە پێنجەم خانوویەکی هەیە لە بینی سیروان و هەڵەبجەیە لە فەرەیدون نامداری کڕیوە بە فەرەیدونی وتووە مەڵێ پێم فرۆشتووە تا کرێیەکەش لە حکومەت وەرگرێ گوایە بکرێ گرتوویەتی کڕیوژێتی بەشێتی ئەمە ئازاد تۆفیق خەڵکی هەڵەبجەیش چۆنەژی ئازاد تۆفیقیش چۆنەژی چیشەکە ئازاد تۆفیق خۆ هیچ شتێک نازانێ ئارەق نەبێ بەڕاستی من تێناگەم ئەم ئینسانە ئەم هەموو ئەم نائینسانە ئەم هەموو پار و سامانەی بۆ چییە بۆچی بەڕاستی اینجا مەرجی تەوێڵە خۆشەویستان سێری ئەم دزی و گەندەڵی ئەم ئینسانانە بکەن خۆشەویستان لە گوڵب گەراجێ هەیە تا ئێستا هەموو خەڵکی خورماڵ و ئەو دەڤەرە ئەزانێ یەک گەڵابە یەک شاحینە یەک تەنکە لەو گەراجیانە وەستاوە بەڵام لە ساڵ 11 ئەم گەراجە بۆ ئازاد تۆفیق بەڵام گەراجەکە هی هاوسەری ستاری سەعید خەڵەفە یەک سیارەی لێیان ناوەسێ وەکوتم بەڵام بۆچی لە ساڵ 11 ئەم پارەی ئەن بە ئازاد تۆفیق باشە گەراجەکە لە گوڵپە سەر و خوڵماڵ سیارەیتیان ناوەسێ هاتوون ئەم گەراجیان دروست کردووە تەنها وەکو دیکۆر باش نییە ئەمە هیچ بەڵام لە تەوێڵە پارە لە هەموو سیارێک ئەسەنن بەناوی گەراجانەوە ئەم لە ساڵ 11 ئەیەن بە ئازاد تەنها لەبەرەوەی کە ئەو گەندەڵیە قبولکە و باسی ئەوە نەکا کە گەراجە دروست کراوە و سیارەیتیان ناوەسێ بەڵام گەراجانە هەر لە هەموو ساقەکان ئەسەنن ئازیزانی ئارام ئەحمەد وردە وردە هەمووتان بۆ باسەکەم اینجا سەفەرەکەی پاڤڵ و اینجا کۆمەلگای پاتالیزم بە ڕۆژنامە نووس و شاعیر و نووسەر و نازانم ئەمانەوە هەمووتان بۆ باسەکەم تەحملکەم
هەڵەبجە پاڵاس ئوتێلێکە کە لە هەڵەبجەیە ئەوەی هەڵەبجەیە بێ ئەزانێ مەخزنێ لەم ئوتێلا هەیە ڕۆژانە 1-2 تەنی مەشروبی بۆیت بۆ ئەم مەخزنە خاوەنەکەی ناوی ئەبوو سەیفە یەزیدیە واتە خاوەنی مەخزنی مەشروبەکە ئازیزان ڕۆژی 2 تەن مەشروب زۆرە یعنی سارێکی 2 تەنی مەشروب زۆرە بەڕاستی کەپشێ بۆ شوێک و هەڵەبجە مانگانە 3 کەس سەرانە لەم ئەبوو سەیفە ئەسەنێت ئازا تۆفیق $2000 نوخشە ناسح $2000 بورهانی حاجی فەرەش $2000 بورهان بەرپرسی ڕامیاری ئاسایشی شارە زۆرە و ڕوتبەکەشی عەمیدە ئەم سێ کەسە لە هەڵەبجەیە خۆشەویستان نەک پارە و دۆلار و تمەن و ئیرۆ ئەرم بابەتانە وەڵڵا مریشک وەرەگرن باڕۆکە وەرەگرن جوجەڵە وەرەگرن هێلکە وەرەگرن یعنی بزن وەرەگرن کاکە وەڵڵا کەر بە تووکەوە ببێ بیبژێنێ ئەمانە ئەیخۆنە کەر بە تووکەوە خۆشەویستان ئەم سێ کەسە لەگەڵ گروپەکانی دەوروبەریانە برادەرێکی ڕایەوتی ئاسۆ بامۆشی داوەتێکی فراوانەکە لە باخەکەی خۆیان لە دەڵەمەڕ باشە ئازا تۆفیق لەسەر مێچێ دانیشێ کە کۆمەڵی خەڵکی لە دەوروبەر دانیشە مێزەکەیە ئەڵێ بە تەوسەوە ئەڵێم ئاسۆی زۆر بێعەقڵە ڕێزم بۆ بەڕێزە هەیە بۆ ئاسۆ ئەم قسەکەی ئەوەکەمەوە ئەڵێ ئەم ئاسۆی زۆر بێعەقڵە ئەم و پارە جوانە بۆ ئەیە سەرفەکە بۆ قوتابخانە و بۆ باخچی مناڵان و بۆ فڵان و کارگە و ئالەم بابەتەن خەڵک ئیشی تیابکە بۆ خۆی ئاوە سەرفی ناکە بۆ ئەم شتانە و داوەتکارێ بۆ خۆمان بیخۆین باشە لە کاتێکە ئەو محافیزی هەڵەبجەیە دەبوایە ئێستا زۆتی ئیشی بکردایە بۆ خەڵکی هەڵەبجە بەڵام شەو ڕۆژ سەرخۆشە و خەریکی خانم جوونە خانم بازیە باشە ئازاد خۆی ژنە چڵکنەکەی جا ژنەکەی یەک تەنەکە چڵکی پێوە ئێمە ئازیزان بیخەرە زیرێ بارەوە بیخەرە ئاوەکەی دوکانەوە ماسیتیان هاڕێ ئەو نەچڵکنەوە ژنی بۆ ئاگاداییتان سێ لانگرۆزیان پێ ئاخر مۆردێن هەستیشان باشە اینجا شتێکی ترتان پێ ناسێنم خۆشەویستان کۆمەڵێک کۆنە ئیسلامی هەیە ئەمانە تەقریبەن تەمەنیان ئاوا 40 ساڵ و 45 و ئەلەم بابەتانەیە بە زمانی لووس و ماساوچێتی جێگەی خۆیان قایم کردووە لە هەڵەبجەیە لە ژووری بازرگانی یەکێتی بەڵێندەران کەسێکەیە بە ناوی شێخ تایر شێخ عێزەدین ئەندامی سەرکردایەتی یەکبوون بووە کە درێژکراوەی بزوتەوەی ئیسلامیە ئەمە سەرۆکی ژووری بازرگانیە بە نزیکایەتی ئیدارەی گشتی و نزیکایەتی وەهاب هەڵەبجەیش حاجی پێشەوە ئەحمەد ئەمەی شەیە خۆشەویستانی من بێستونی حاجی کەریم ئەمەش پارەیەکی زۆری وەهاب هەڵەبجەیی پێیە تەنها لە بەرزایەکانی سلێمانی فێرلاکەی بای $2 ملیۆن خۆشەویستە باشە یەکێتی بەڵێندەران لەقی هەڵەبجە سەرۆکەکەی حاجی پێشەوە عومەرە ئەمانە هەمویان پارەی وەهابیان پێ جایسە وەهابیش بۆ بزنزمان ئەو وەهابە سوالکەرەی کە جندیەک بوو ئەوە ئەو لاهوری شەرجەنگی هێنایەوە کردی بەشێت ئێستا وەهابیش شتە چۆن کاکە ئێستا ئەندامی سەرکردایەتیە و بزنسەکە و ئێستا کۆمەڵی پیاوی هەیە و خەڵک پارەی بۆ سپیەکاتەوە و ئەلەم بابەتانەیە خۆشەویستانی من ئەمانە پارەی وەهابیان پێیە هەرچەندە پێش وەهابیش ئەمانە هەر هەبوون بەڵام ئێستا پارەکانیان زۆرترە هەڵقەکانیان فراوانترە و خەریکی گەندەڵی و خەریکی پارەکۆکردنەوە ئەلەم بابەتانە بۆیە ئازیزان یەکێتیش ئەم کەسانەی داناوە تەنها بۆ سپیکردنەوەی پارە و بۆ ئیدارەی گشتی و بۆ وەهاب هەڵەبجەی بەرزان عوسمان هەیە بەرپرسی ڕاگەیاندنی پۆلیسی هەڵەبجەی خۆشەویستە باشە ئێستا سەرۆکی لیستی یەکێتیە بۆ پەرلەمان یەکێتی ئیشی بۆکە لەبەرەوەی بەرزان کاندیدی وەهاب هەڵەبجەیە تۆ سەری ئەو مێژووە چەند مێژوویەکی سەخیفە باشە اینجا برادەرێک باسی کرد خۆشەویستان ئەمە زیاترکن نوکتە وایە سۆران عومەرێک هەیە مدیری تەربیەی هەڵەبجەیە باشە کاتێک ئاسۆ بامۆچی قوتابخانەیەک دروست ئەکا زیاتر لە $2 ملیۆن لەو قوتابخانەیە سەرفەکە ئەم پیاوە سۆرانی یەت ئەوەی ئیفتتاحەکەیەکەێنەوە ئەلەم بابەتانە یەت دانیشە قسە ئەکا بە یەک گوشە باسی ئاسۆ ناکات هەموو قسەکانی ماساوچێتێ بێ بۆ دزەکان بۆ قوباد و بۆ چۆ ئەلەم بابەتانە نایە باسی ئەم کابلە کاکە ئاسۆی حاجی محەممەد ئەمەی دروست کردووە خۆ بە کاکە وەڵڵا من ئاسۆ هەر ناناسم بەڵام بە دەدا چۆنم کردووە هەموو یەکێتی و پاتی بەقەدەر ئەو ئاسۆیە خزمەتی هەڵەبجەیان نەکردووە جا ئاسۆ خۆی و باوکیشی باوڵێن ئەوە کاکە ئەمە ڕاستیەکەیتی ئێستا وەکو خەبەرم هەیە مانگانە چەندین خەڵکی هەڵەبجە بەجێ هەیەڵێ لەبەر ئەم زانە چونکە ئەمانە بەڕاستی نامەردن ناپیاون و دزوجەدن بە هەم پێوەنە بە هەمومانەیەک اینجا ئازیزان هەموو سلێمانی و گەرمیان و ئەمانە بەقەدەر هەڵەبجە و دەوروبەری سیارەی بێڕەقەم و علوژی تیانە هەمووشی بەدەست کۆمەڵێ مڕاحقەوەیە بەدەست کۆمەڵێ سەرسەریەوەیە کە پیاوی دژە ترۆر و کۆماندۆ و دەستگای زانیاری و وەهاب هەڵەبجەی ئەلەم بابەتانن
ئەم خێرەتێڕیانە هەموو سەرەکان بێ ڕقەمە هەمووی جامڕەشە بە ئارەزوی خۆیان یەن و ئەچن کەسیش ناڵێ بۆچی واکەنەوانە باشە بۆیە ئەم خەڵکە بچووکانە ئەم خەڵکە فاسدانە کە بە پێڵاوی مناڵێکی هەڵەبجە نابن کرانەتە کۆمەڵێک دەموچاو لە هەڵەبجەیە خەریکی دزی و دەستپیسی و فەساد و بێڕۆشتی اینجا ئەچمە سەر چی سەرکردنەوەی کارگەی پۆشاک لە سێمانی گوێ بگرن خۆشەویستە گوێ بگرن کەسێک لە ناوێکێتیایە ناوەکەی نابم قەی ناکە ناوەکەی نابم بۆی ناوەکەی نابم بۆ ئەوەی کە عاقڵ بێت بیر کاتۆ ئینە ناوەکەی زەڕێنم بابەت بزانێت ناوەکەی لامە لەم ڕۆژانەیە هەمووتان بینیتان ڕسمەکانیشم لەدایە کواتخوا کارگەی پۆشاشی کردەوە خۆشەویستانی من وەها هەڵەبجەی و نازانم ئەم جەماعەتە هەمووی ڕۆشتبوون بۆ هین بۆ ئفتتاحەکەیان کردەوە کواتخوا ئەوەت ئەوەتە ڕسمەکەی بیبین خۆشەویستانی ئەو ڕسمەکانیان هەمووتان بینیتانم چون بۆ ئفتتاحەکەیان کردەوە ئەم کارگەیە هینی کچێکە کچێکی ئێرانیە بە ناوی زرێبار هەورامی کە 5 ساڵە پەیوەندی لەگەڵ ئەم کەسە یەکێتیا هەیە و برایشی ئەو کچە کە ناوی ڕزگارە ئەو ڕۆژە لەوێ بوو ئەوە ڕسمەکەی ڕزگارە کواتخوا ئیشارەتیشم لێ بۆی کە بناسێتەوە ئەوە ڕزگاری برای هینەها ئەوەی زەربەکەی نەکەی پێوەیە ئەو سەوزەکە ئەوە ڕزگاری برای زرێبار هەورامیە ئەم کارگەیان بۆ کردوتەوە بەڵام ئەو کەسە و زرێبار نەچون بۆ ئفتتاحەکەی ئەو نە زۆڵن براکەیان ناردوو و وەها هەڵەبجەی و فڵان فیزان ئەم بابەتان ڕزگاری برای لەسەردانەوە اینجا هەموو هێزە ئەمنیەکانی سنووری یەکێتیان ناچار کردووە کە ئەبێ لەوێ پۆشاکی عەسکەری بکڕن کارگەکە بە پارەی ئیدارەی گشتی دانراوە هەموو بەرپرسە ئەمنیەکانیان ناچار کردووە کە لە ئفتتاحەکەیە لەو کارگەیە بەشدار بن 135 دەفتەر دۆلاری بە 2 جار بۆ سەرف کراوە لە ڕێگای شێخ ئەحمەدی نۆکانەوە باشە ئەم کچێش کاتی خۆی بێژەر بووە مانگانە بە 700,000 دینار وەکرێکی بووە لە شوقەیەکە لە سایب سیتی لە قالاوە ماڵێکی چۆ بۆ هەولێر ئەم مەسئولەیەکێتی لەوێ هێناوێتەوە هێنایانە بۆ سێمانی کە هێناویانە کە ئێسا خاوەنی ڤێلا و هەموو شتێکان یەک باخیشیان لە سیتەک بۆ کڕیوە بە 42 دەفتەر دۆلار ئەرێ دادەکەم ناوی چێت خواناوەکەی زرێبار هەورامی ئەرێ زرێبار تۆ کاکە ئاڵتۆنی پێوەیە تۆ چی پێوەیە وا باخێکە بۆکن بە 42 دەفتەر دۆلار ئەی بۆ ئێمە ناکردن کاکە باخێ بە نازانم چییە بۆ تۆ یەکڕن کاکە تۆ چی دیانی چ معدەنێکی چیان بووەکەی زەحمە نەبێ هەشەو نخونیەکەی بەخۆ پێغەمبەر هەشەو نخونیەکە ئەیکەی ئینا چیترەکەی زەحمە نەبێ عیلمەکە فەلسەفەکە چییە لە ڕۆژهەڵاتەوە لەکوێوە هاتووی بۆ ئێرە سانتی پێ نەبووە سواڵی کردووە ئێستا ئەمانە بەکات دەهێنن بۆ خۆت و براکەیش پارە پێسەرفەکەنەوە ئەمە حاڵەکە باش نییە تۆ وەرە باخێ بۆ یەک کشکڕی بە 42 دۆلار ئەزام لەکێشان کڕیوە ناوی صاحبە کۆنەکەی باخەکەش ئەزام ئازیانی ئارام ئەحمەد باشە ئەیسان جا ئەم کچە سەرەتا کارگەکی بچووکی خەیاتیان بۆ کڕیوە لای فولکەی دەسە کۆنەکە ناوی کارگەکەشی ناوی کارگەی زرێبار هەورامی بۆ جلوبەرگی سەربازی ئێستا ئەمەی دووەمیان داناوە بۆیان گەورە کردووە بۆ سپیکردنەوەی پارە و بۆ ئەنم بابەتانە جا بۆ هەموو جێگەیەکیش داوەتی ئەو مەسئولەیە کاچن بەملاودایە بۆیە مەسئولەکەش ناوەکەیم دایە باش نییە خۆی زرێبار نەچوون بۆ شوێنە کە ئفتتاحەکە کرایەوە ئەو نە زۆڵن براکەی زرێباریان ناردووە لەگەڵ وەهاب هەڵەبجەی و کۆمەڵی خەڵکی تر تو شەرەف مەسەلانێکێتی ئێوە عیب ناکەن تو شەرەف دەباشان ئێوە عیب ناکەن کارگەیەک 135 دەفتەر دۆلاری پێێن بۆ ئافەتێک تەنها بۆچی خۆ ئەوانەیە کە ئێستا لە سێمایان دەوڵەمەندن هەمووی پیاوی خۆتانە دەباشان درۆکەن بەخوا هیچی خۆیان نییە باش نییە جا براکەی زرێبار هەستا بەکردنەوەی ئەم کارگەیە ئاسایش دەستگای زانیاری دژە تیرۆر کۆماندۆ بەرگریش فریاکەوتن هێزەکانی هەفتا پۆلیس هەموو ئەمانەیان ڕاست پاردووە لە مەولا تەعامل لەگەڵ ئەم کارگەیە بکرێ ئەڵێن ئەمە ئەلەساس ئەمە هینی ئیدارەی گشتیە بەڵام ئاوایە بۆ سوعەکە کەم بۆتان باسەکەم جا من زوو نهێنەکانێتە بەردەستم و ئاوا بە هەموو عالەمەلم بەڵام لەبەر کەسایەتی خۆم لەبەر ئەخلاقاتی خۆم کۆمەڵە شتێ نەیڵم بەڕاستی من پێم وایە سەرانی یەکێتی یەک بە یەکیان ئەبێ سوپاسی کاگەڕا مەحمەد بکەن
ئەگەر من ئینسانێکی بێغیرەت بوومایە و ئینسانێکی بێکەسایەتی بوومایە زۆر شت ماوە کە بیڵێم بەڵام من پێی ناڵێم بەڕاستی بەڵام ئەمە ئەکاتە تینم دەڕاستیە تۆ چۆن زیرەبار هەورامی چی تۆ یەک ڤێلای بۆ کڕی نازانم باخی بۆ کڕی لە ئەم دیوەی ناوی چی ئەمەی کێسە وتم لە سیتێک بە $42 کاکە بۆچی بۆ کڕی ئەم کارگەیە بۆچی بۆ داناوە بۆ برای ئەم ڕزگاری برایی نە چیەکە لەکردنەوەی ئفتتاحەکە یا زەحمە نەبێ وازای من نازانم کە هینی ئەوانە ئێوە بۆتە بەنای ئەوانە کوردتانەوە بۆ وازای نازانم هەموو دزەکان لەو دەفرانە هەمووی پیاوی خۆتان ئێوە ئێستا یەکێتی ئەتوانێت بەیان من کا بە ملیۆنەر ئەتوانێت بەیانی پاڤڵ قوبات تاڵەبانی من کا بە ملیۆنەر ئەڵێ ئارا مەحمە وەرە بڕۆەوەکەوە عەزە بڕۆ بیکە بە شوقە بیکەبەوە یا ئەوە کارگە ئەوەش پارەی خۆیانە میش تەنها ئیشەکەیان بۆ کە متوازیسێکی لارەیە ئەرەوە بۆیە ئازیزان زرێبار هەورامیەکان و نوخشە ناسحەکان پارە و سامانیان بەرهەمی شەونخوونیە شەونخوونی خوا مردم بەش هێزمتیانەمەوە بەخوا ئەم شەونە هیلاکیان کردووە تو خوا ئەوە شتێرایم لایە بە هەمی پارەی ئەوەیە کاکە وەیە من بۆی ئاوان ناوەکانیش ئەبم بۆ ئەوەی ڕسوا بن لە ناو کۆمەلگای کوردیا بۆ ئەوەی ئەو ڕزگارە بە نمونە لە ڕووی نی سەربەرزکاتەوە پێی وا بێ پیاوێکی زۆر مهمە ئەبێ بزانی تۆ نانی چی خۆیت ئەبێ بزانی تۆ لە کام ڤێلایە و لە کام شوقا و لە کام باخای و بۆچی بۆ تۆ یەکەن بۆچی بۆ خەڵکی شەریف و ئەوانەی ناکەن لەبەرەوەی ئەوەی کە بە ئێوە کرێ بە ئێمە ناکرێ بەڕاستی کاکە ئێمە کەسمان نییە ئەوانە سەتاحی لێ بکەن کورت و کرمانچی من تێناگەم ئەمانە ئایا نازانم مێردیان هەیە ئەم نوخشەیە ئەمانە ئەوەیان خۆ نوخشە کچوشی گەورەی هەیە من ئەبێ مێردی شەیە بەڕاستی ئەو چ مێردێکە کاکە تۆ مێردی چی زەحمە لەبێ یاخوا داوەشیت خۆزان ڕسمەکەشیان بۆ نادن لە خۆشیان گۆرانیە لەکە مێردی نوخشەیە بەخواشێکیان بۆ نادن تۆ بڵێ ئەو زەلامە بێ عەزیزان بە قورئان ڤیدیۆیشیان بۆ نادن گۆرانی ئەڵێ ئەو کابرایە پێم وایە مێردی ئەوە بەڕاستی یاخوا داواشن بۆچی پیاوێکن کاکە باشە کاکە کاکەی فەلاح خۆشەویستان شاعیرێکە ئەڵێ نانی منەتباری بە دیلت کاچ نانێکە نەمانی چاکەمانی وە خۆ ئەگەر ماچمانێکە ئەی هاوار ئینسان چۆن بەسەر شۆڕی ئەژی بۆ پارە کاکە ئەی هاوار چۆن بە گەوگەوی ئینسان ئەژی لە پێناوی پارەیە کاکە کورە ئێوە چۆن دەڕوتە لێسەر بەرزکەنەوە ئەی هاوار کورە هەموو خەشوسەن ئەزانێ ئەم پارە و سامان و شوقیەکەتان بەچی پێیان کردووە کاکە کورە ئێوە چۆن دەڕوتانێ شانازی بەم هەموو بێ ئەخلاقیەوە ئەکەن کاکە چۆن ئێوە لە ڕوتانی شانازی بەمانەوە ئەکەن چۆن لە ڕوتان ناو مجتەمەع سەر دا لە شتی ڕسمی بڵاوەکەنەوە ڕسمی بڵاوەکاتەوە نوخشە دانیشی ئاوا تۆ نازانێ خەریکی چیت یەخوە داوەشەی براو داوەشێ مێردی داوەشێ مناڵی داوەشێ کچ و کوڕی داوەشێ تو بووی بەهۆی سەرشۆڕی بنەماڵەیە کاکە خواونە تەلەفۆن مەکەن دەکاکە دانیشی قساکەین برای من عەزیزەکەی ئارا مەحمەد کارە بەڕان کوچۆغێک و دانیشە و محتەرەمانە قساکات و دانە قسەی بۆیە ئەم تەلەفۆنی بۆچی بۆ قیەسە کاکە أنت الناس ينجوكم لتيجي شباب قرباني معيدهم تمام كاك كلاشي دو مش من بيا بالقرآن والله يباكم بشرف مني ريق علي قينم أو نيا سرق 10 تشتكان يا ربي إخويا تمني أرى محمد ليش كيبو أمد زوجته بيروشتان إخويا أرى محمد باريزي همو إنسان شريف كان دعابو أرى محمد كا بو أي أمانة بدنا وتركم أمانة رسوات تركم أو جن مشتانيش بس شكاتم ديبكن كيف إخواتنا يمو حتى كيبو شكاتكتان بام أتانيرم بو فحص أتانيرم بو فحص كنتو كلمانشي لا فحص درك يوتشتان كردو أجر خسكانم هم راس نبو إعدام كن بس رأيك ما بافلو قبات ليس دارم بن أرى محمد هم جاني أوه من راسي كاك أروى لبركة سياتي خوم نبي قسم بخو هم توشي بركم تانك توشي بركم أبا بزاف إنجا نقش الناسع للرجال فروشني ختي لوري مزي شوشميو دهان دفتر داي دسكوتو عزيزي على محمد باشا أما حالك يا ماني كاك أقل إيسا آخر بين بلي قامي شي قنال بشراو شيا أم بخوالي أم همو شوقة وبارو سامانا بخاتي دارو بر عزيزي على محمد شو بوش اشتوالي باسي قاطع الشوكة كي يمكن كي 1 مليون زيادة دولاري بيها ولا استيماني عزيز اي بوكا انا نفس زوج جواني بشرف مبوبة من غسلك بس باقي اويشو اوزلي بالهوراميش بتان بم لغسلك بودا مان شي كساري بيشوي اوا بتان شو بتان 5 بليت قسم بخوا بسقي زينه لقطنا دانيشيت باش بيزان همو جانتان مكياج باشا همو جانتان أما راسي موضوع كان كاك كشي إمش قساكين بيتر ناخوش
كاكا ئارام مححمد تۆ زۆر عیبە بەڕاستی تۆ زۆر توندی تۆ شل بم کاکە وەڵا برا شل نابم کاکەشی لەبەرەوە بە هەزاران لەو کوردستانی من و تۆیە ژن هەیە ئێستا نانی مناڵەکەی نییە بە هەزاران کچ هەیە نانی نییە مەکتەی بۆ تاوا ناکرێ بۆچی بۆ ئەمانەیەکەن ئێوە گەر بۆ شەو نەخوونیەکە نییە بۆچی بۆیانەکە زەحمەت نەبێ ئازیزان زانکۆیەک لە هەڵەبجە هەیە ئەم کاتە ڕەنگە ئێستا کات نەبێ باسی هەمووی کەم عەزیزانی من ئەوی بنە ماڵە شەریفەکان ئەوانەی کشتان لەو زانکۆی هەڵەبجەیە کاکە کشەکانتان لەو زانکۆیە لابن بۆ خاتی داروبەر یان ئاگاتان لێی بێ لە کشەکاتە لەو زانکۆیە زانکۆی هەڵەبجە کانگای فەسادە کانگای بێڕەوشتیە مامۆساکان لەگەڵ تەلەبەیە سێکسەکەن کاکە گیان مامۆسای ئافرەت هەیە ئەچێ کچ هەڵە خەڵەتێنێ بۆ مامۆسا ڕەفیقەکەی کە پیاوە ئەی هاوار کشەکانتان لەو زانکۆیە لابن بۆ خاتی داروبەر ئەوەی کە بەتەنگ ئابڕووی خۆیەوەیەتی بەتەنگ شەرەفی خۆیەوەیەتی ئەو زانکۆیە کانگای فەساد و بێڕەوشتیە کە لە هەڵەبجا کراوەتەوە لای بن ئەو زانکۆیە کاکەژە لایەن بن کاک کشەکانتان بەرنە دەرەوە لە زانکۆیە بیێن بۆ شوێنێکی تر کاک ئەی هاوار ئەرێ من تاکەی بمێنم بۆتان ئەی کاک تاکەی بۆتان بمێنم من ئەراوەڵە جا نوخشە باخێکی شەیە لە گوڵب خۆشەویستان 24 ساعتە کارەبای نابڕێ باشە بنە عەزیلە زۆر جوانیت بۆیە ئەمانە هەمووی مەسەلەی پارە و سێکس و ڕابواردن و ئالم بابەتانەیە بەخوا قەسەم لەمە بەدەشتێکی تر نییە کاکە من داخیشم لێ بە قوربانە بم من کە ئافەتەیە نامە بووم لە نووسێ لە کاگەرم بەخوا سێمان کرێ خانومان نەیاوە کاکە باشە وەڵڵا ئەو ئافرەتە ئێستا کە ئاوە کە مکیاژی ناکە ڕسمەکەی خۆی داناوە قەسەم بەخوا لە هەزارێک و نوخشە و زێبار هەورامی جوانترە کاکە ئەگەر ئەوەی بۆ ئەوان کراوە بۆ ئەویش کرا بێ شاژنێگە بێ بە قورئان بەس فەقیری ئەمی وێران کردووە ئەم بێ شەرەفانش ئاوە بۆ خۆیان ئەیخۆن و خەڵکی دزی و تاڵانین ئەیژن ئارام مححمەد تۆ قسەمەک بۆچی قسە ناکەم براکەم ئەی لەبەرچی ئەمانە چین بۆ ئێوەیەکێتی کە ئێوەیەکن کاکە بۆیە ئازیزان هەموو ئەو دەوڵەمەندانە بە کابرای گۆرەوی فرۆشیشەوە هەموو ئەو دەوڵەمەندان بە مەریوانی حاجی جەمالێکیە بەمانەیشەوە بەم ژنانەوە بەم کچانەوە بەم فڵان و فیسارانەوە ئازیزان بەخوا قەسەم هەر هەمووی پارەی دەباشانە پێیانە والله خۆشەویستان من لە دوای 92 93 لە بیرمێت بە قورئان فەسادی و بێڕەوشتی یەکێتی ژنان یەکێتی دایاننا یەکێتی ژنانێکیان هەبوو یەکێتی ئەمیشت نیشتمانیە مەجموعەیە ژن ناوەکانیان نابم هەبوو مێردی شەهید کراوە هەبوو مێردی فەرماندە بۆ شەهید کراوە قەسەم بەخوا فەسادی و بیئەخلاقی و ئافرەت و ئالم بابەتانە یەکێتی ژنانی یەکێتی هێنانە باشووری کوردستانەوە با باش بیزان بڕواتانە پێ عەزیزان ئەرە وەڵا اینجا دکتۆر ئازادێک هەیە ئازاد بەڕێوەبەری تەندروستیە خۆشەویستان ئەم کابرایە یەکەم دزە باسی پزیشکەکانەکەم تۆزێکی تر یەکەم دز یەکەم دەست بڕ یەکەم ساختە چی ئەو ئازادی بەڕێوەبەری تەندروستیە خۆشەویستانی باش نییە لەو دادگای هەڵەبجەیە چەندین مەلەفیلەسەر کراوەتەوە کە شکاتیان لێ کردووە قوبات تاڵەبانی نایاڵێ کاکە هەموو مەلەفەکانی ڕاگرتووە نایاڵێکە خەڵک شکاتەکەی لێ بکات و ئەوە بکات باشە ئەو کەسانەی کە گوێن بە ئارام مححمەدەدا خۆشەویستان ئەوە خزمی ئەو فەساد دز و درۆزنانن لەبەرەوە بەلام و ئاساییە من کە ئاوا قسە ئەەکەم کە ئێوە گوێنم پێێن ئەڵی بە سۆندەیە ئاوشێنی ئەو دڵەمەکەن ئەو نەم پێ خۆشە ئەمە لە مرتاحەبم یعنی قسەکان جێگەی گرتووە بۆیە گوێن مەدەنێ ئەوە هەمووی براو ئەو ئافرەتانە و کەس و کار و ئالم بابەتانەی هەموو ئەو دز و درۆزنانن بەڕاستی هەموو ئەم بێشەرەفانن کاک ئەمەنیان پارە خواردووە ئینتە لایەن کردووە بۆیە کە من قساکەم دەستەکەت بە گوێندان و ئالم بەوتا جار هەر کەسێ خۆی چۆن بێ ئاوا سەری کاک ئارام مححمەدەکە ئەوە ئێوە ئەوانن لەبەرەوە گوێنی ئێوە بۆ من شانازیە بەڕاستی مەدالیایە مەدالیای شەرەفە گوێنی ئێوە بۆ ئارام مححمەد ئەوانەی کە گوێنم پێدەن چونکە ئەزانم ئەوە کەس و کار و مەسیاگەی نوخشەیە هینی زێبار هەورامیەکانە هی فڵانە فیسارەکانی ئەموو ئەوانەیە بۆیە گوێنم پێدەن لەبەرەوەی کە ڕاستیەکان بە خەڵک ئەڵێن ئەزانم ئەوە خۆی شەرافەتمەندی ئەوەیە کە تۆ ڕقی دز و درۆزن و فاسد و بێشەرەف بەدەست بهێنیت وە خۆشەویستی ئینسانی شەرافەتمەند و ئینسانی محتەرەم و ئینسانی بە ئابڕوو بەدەست بهێنیت من هەردووکیم کردو بە شانازیەوە خۆشەویستی هەزاران ئینسانی شەریف و محتەرەم و عایلم بەدەست هێناوە ڕق و قینەی هەچی دز و گەندەڵ و ساختەچی و فاسدیشە بەدەستم هێناوە ئەوەی کە ڕقی لە ئارام مححمەد ئیلا دزە ئەوەی کە ڕقی لە ئارام مححمەد ئیلا درۆزنە ئەوەی کە ڕقی لە ئارام مححمەد ئیلا لەو دز و جەدەی و ڕاوڕوتەیە بەشی هەیە بۆیە قسە بە ئارام مححمەدێت وحقيقته براسي لبرو من دلكي ازانم يك انساني شريف نيه كشرواي لبيابي وبانتوي لبيابي جنب على محمد بهات باش بيزان
لبرو أوي كجاتي على محملك هم يدرسوا دروس وفاسد وبيشرفوا بقيمتك كان شان تجي بيوكم براسي مكاك من نامي يقدس على محمي يخوش بيت براسي من نامي يكفاسد على محمي يخوش بيت باشا تنها خوش يستي إنسان الشريف كان بدز بينم بومن كفايته لما بدل براسي من ناميت أنا والله سفركي بافل بو أمريكا دواي أش مثلا باتاليزم وأنا بابتها عزيزاني على محمد بافل الرجاي أيال فرانكا وهندي الذي داركاني بوري خراوة وأو كساني بيني وأو كسانن كهم وفتكاني عراقي وكندي كان كأشن بو أبي أن بين باشا دجتريولي يشتي وكهم من إنسانين كاتي خوي أمريكا دروسي كدوا كانوا بلكان شي توابي أمريكية تشككاني هربها مانشكل بويا لو دي دارانيها جختيان لو كدوتوا كباراستني شرقكاني كورومو لأسي أوهندها واتا بافل كروشتو بو أبي هشتشي لقلا نكراوة تنها باسي باراستني أو غازا نبيت شنك أو غازي كورومويا وإتأبي بو عراق غاز دابينكا وأبي بو أوروبا وبو همشنا كان ليبرن لبروا مسلكة تنها أمية يعني بافل تنها وكو حرسك أوان بيني بيانا كتو ما دم لو نوشد صلاته أبي أو غازي كورومويا باريز راوي لبريد دس بكاربي وأمريكا باريتيا صرف كدوا وأيانوي بكورتيكي غازا كمان برن كاكي جان أم غازا أمريكا هو بيمانا كان أيبن بشي يومي عراقي ليدن أيوشي بناي فروشنو أيبن بو خوان بو أمريكا أيبن بو لتركيا وبو نازامبيا لسوريا وبو أمريكا بو أوروبا غازا كأبرو طاو تنها مسألة كأوية وبافل تنها بانكرا وكو جنديك جا بافل برزان برادر بوي باسكت متي وتويتي بخوا من كسي لدانشنيك أوتي من سياسي نيم من كابلاش عسكري كاكا بافل كي عسكري كاكا باكم با الله زيبليكن أسبيك نكشتو بحياتي باجني قسم للشاخ ولا مثلا عسكريه ما قال خلقنا اللي هو بياكشني خو ناتوني كاك باشان والله تقاليك نتقانوا لبناء كلها باكم با الله زيبكيك نتقانوا لبناء كلها اما شيء والله عم السربازي مو من اعلم بابتان السياسيين شلون كاس السياسيين ابي بس لو شي حزبك شي ابي ولو حزب جنما بافل جلات الله باي ارى تنها بو امر رشتو اينا بو هشتي تنبوا يك شاكشي نبو بو قزي كلشي تو بويا ام ايال فرانكا لدامزاوي لوبي كاركا وكاتي خوي بدو داشونكاني من بي ام عليه راستو خو باري مانغاني لقبات بموشي $10 برقتوا لبرانبر دروس كدني داركاني ناو كونغرس وانجمني بيران وإساج ببارا او كارنا ببافر اخراوا لما بدشتي تني اوش بيزان ايال فرانك ميردي اموزاي شيري جني قباده لسدمي برهمو محمد سابير وقباده تارشني قباد موشي لسن ناتي حكومتي هرمي كردستان بو امين ببارا مش نهار يخلي كاتو سفركيشي تنها جو غورين بو لحقتها نكشتكيت اینجا آخر كوتاي بابتكم اسمسن كومالغاي باتاليزم خوشويست نبزين كومالغاي باتاليزم چيه بلا يا اخو عافيتي بخاله انا مجي عافيتي ببساطه عافيتي بعزيزك يا عالم احمد عافيتي بخير بين سرشاي من خوشويستان يا اخو بخير بين عزيزاني ارام احمد كاس لراسي دلقران نبت خو اگر كسانك دلقران بن براسي كيف خويانا كوملغاي باشور لجد صلاتي باتي وشيتيا بطواوي مانا دار زاوة ولا قريجنا رشتو وبتواوي مانا كوملغايشي كاد نكرا برخورة تنها لسر موشا اجي وهيشتكيش برهم نهينت هل لبر اويشا قسيق لسر وبرهنان وجودينيا بحمي خليك الشقة دوس كدو خانوة باشا تنها اوي بي هنا بيخو طواو اما جواتا كوملغايكي باتاليزم كوملغايكي بي برهم كالتوري باتاليانا هي كم جاء تاقمكي بنمالي بازاني وجروبكي دان هنا هو دواء اوش تاقمكي يشيتي كهدوشان خالين لفكر خالين لمعرفة تنها دو باندي قاچاقچين بمعنى كلمة كاوكو زرو دميان جندوتا خواني خشي كردستان عزيزان ويناكدني باشوري كردستان زور آسانا زوريني كرد براهاي دابش بون بسر كومل حزبي بازرگانا و اميشا موچيك جا كم بيا زور وليقري يا كاش مدوزينتو بنمونه صدان بناو ميدياكار وفشر روشنامه نووس هيا روشتا ايوارا لجاخانا كان تاولو دومينا كان شوانا اخونوا هيچ جنين بس دابسن لجر ام ناوانيه
هەزاران مامۆسای زانکۆ مەعهەدەکان بەشەکانی تری خوێندن هەیە زۆرینیان کتێب هەن ناخوێننەوە ماڵەکان مەکتەبەی هەرتیانێ لە حەقیقەتە ئەمانەی زۆربیان حیزبین جاشی پارتی و یەکێتی و حیزبەکانی ترن و بڕێکیشیان کاتێک باخەڵیان سات دەبێتەوە و سانتیتیان نامێنێ مویانی ئەڵێ ئەهی دەبێت هاواری موچەیەکەن یەنە سەر شەقام هەرکە موچەکە مانگە دوو مانگ هات ئیتر دوایەوە وازە هێن و ئەچنەوە بۆ ماڵەوە تا گیرفانیان بەتاڵ بێتەوە هەرکە گیرفانیان بەتاڵ بۆەوە یەنەوە سەرجادە و ئەڵێن کاکە گەرەوە نانمێنی و موچەکەمان بەنێ عەزیزە دادوەرەکان زۆربیان پیاوی پارتی وێشێتی ئەوەی کاری لەسەر ناکەن مەسەلەی دادا حیزب چی وتووە هەر ئەوە ئەکەن بەڕاستی لە سلێمانی ئەو دەڤەرەیە هەرچی دادوەر هەیە قوبا تاڵەبانی و بۆ نمونە نایشیە پاڤڵ و ئەمانە چی بڵێن ئەوانە هەرە بێ ئەو کارە بکەن بەڕاستی ناتوانێت شتێکم بۆیە دەتوانم بڵێن توێژی دادوەرەکان وەک توێژی نووسەران و هونەرمەندان و میدیاکار و ڕۆژنامەنووس و مامۆسانی زانکۆکان و ئەمانە بەمانای کەلیمە توێژێکی سەخیفن و غەرقی فەسادن و پارەخۆرن و ئەمانە فڕیان بەسەر یاسا و دادگە و دادوەرەوە نییە لەگەڵ ڕێزمە ئەگەر دوو دادوەری محتەرەم و باش و پاکی تیاما بێتەوە بۆیە اینجا پزیشکەکانی باشوور چ ئەوانە نەخۆشخانە ئەهلیەکان یا ئەوانەی لە عیادەکان یان جێگاکانی ترە چەپەڵترین و دەستبڕترین و فەساترین توێژن لە باشووری کوردستانە ئەمەش ناڵێم هەر هەمویان ها بەڵام زۆری بەڕایی بەڕاستی وایە باشە ئەمانە هێندە بێویژدانن هیچ نابینن مەسەلەی پارەکۆکردنەوە نەبێت جا ساڵان نەخۆشیان باو بوو تا ئێسش ئەمە ناو خۆمەلگای ئێمە هەر هەیە مەسەن مایشیانەیە بە مناڵێک یانوت ئەتوێت تۆ بی بەچی وەڵام من ئەمێ بم بە دکتۆر تا خزمەتی گەلەکە بکەم سیام قسە قۆڕە دەیان جا مناڵم بینیوە ئەم قسە قۆڕان فێر کردووە ئەبم بە دکتۆر بۆی کە من هینکەم من خزمەتی گەلەکەم بکەم بەڵام ئەوە سەلماوە دکتۆرەکان قاچاقچین تەنها هەدەفیان پارەیە هەرچی بکەن بە پارە ئیکەن ئەویش ناڕازگۆیانەوە بچووکترین خزمەتیش بە خەڵکی کوردستان ناکەن بەڕاستی من نەخۆشم $100 تێچێ هەزارم لێ ئەسێن ئیتر خزمەتی چیم پێکەن کاکی ئێوە کودایکی بەم عالەمێ فرۆشن بۆچی خزمەتی ئەم گەلایەکەن دکتۆری پارە پێیاکەی ئەگەر من نەخۆش نەبم تۆ لەبەر ساتۆپیت هیچی پێ ناکەی بەڕاستی تۆ ئیژەکەی منیش نەخۆشم مێن بۆ لادە خۆ فیتەر وای تویش هیچ شتێکی عەجیب نی بەڕاستی سیارەکەم ئەشێم وەلای فیتەر خۆم ئاشکێم بچم وەلای دکتۆر جیاوازیتان نییە لەگە فیتەرە بەڕاستی حتا نەبێت بە فیتەرش بن بەڕاستی پارە دەیەمێ خزمەت مەکەی اینجا خۆشەویستان چونکە پارەکەشی زۆرە ئەم مەسەلەی پزیشکیە لەو کوردستانەیە دار و بەر دکتۆرە ئازیزانی ئارام ئەحمەد بە هەر شەقامێکە بە هەر کۆڵانێکا بڕۆ یەک شەق بوەشێنە ئەگەر بەرخنی دکتۆرە نەکە ئارام ئەحمەدی ئەوە چی هەموو دکتۆر لەو کوردستانە هەیە ئازیزان بەڕاستی ئەوە چییە چونکە پارەی تێیە پارە پوڵی تێیە پۆ وەکو ئێرانیەکان ئەڵێن باش نییە بۆیە هەمووی ئەبێ بە پزیشکی دەستبڕیش ها نە پزیشکی شەرافەتمەند و ئالەم بابەتانە اینجا پارێزەرەکان خۆشەویستە ئێستا هەموو فەرعەیەک پارێزەری تایە ئازیزانی ئارام ئەحمەد چونکە لە ناو هەمان سیستەمی گەندەڵیا ئەژین ئەمانە چەتەگەرین دزن هەرکە قسەی لەگەڵ ئەم پارێزەرە ئەکەی چای لە پارەکەیە کە بەشەنە ئیشەکەم بۆ کات اینجا والله کێساتە بەدەستم خۆشەویستان مەسەلەن کابرا پارێزەری منە من پارەی ئێمە و پارێزەری منە و من ئیشەکەم بۆم نەکات ئەوەی کە بەرامبەرم واتە نەیارەکەم ئەوش پارێزەری خۆی هەیە لە ژێرەوە پارەیە بە پارێزەرەکەی من بۆی لە دادگا فێڵ لە من کا بە جۆجۆرەکان من بیدۆڕێنم لە دوو لا مەس و حەیرانە بێن پارێزەرە لە دوو لا بۆ خۆی پارە وەرەگرێت باش نییە ئەوەیە من لە سەرەتاوە باسی مامۆسایی زانکۆم کرد بە ناو توێژی ڕۆشنبیران هونەرمەندان میدیاکاران ڕۆژنامەنووسان ئەمانە خۆشەویستان بە ئەڵڵا ئەمانە فاسدترین و سەخیفترین و بێڕەوەشترین مەخلوقن بەس خەریکی پارە سێکس ئافرەت پارە ئاڕەخواردن و بێنەبووس بەس ئەمە ئیشیانە یەخوا دەمی ئارامەتان سەجاتی بێت باشە بۆیە خۆشەویستان لە تەواوی کۆمەڵگا زیندوەکانە ئەو کۆمەڵگایانەی کە بەڕاستی کۆمەڵگایشی ئینسانیە باشە توێژی دادوەر پارێزەر نووسەر هونەرمەند میدیاکار ڕۆژنامەنووس مامۆسانی زانکۆ مامۆسانی بەشەکانی تر سەرەتایی مەعهەد متەوەسطە چی ئەڵێ باشە ئەمانە پزیشکەکان ئەمانە پێشەنگی داهێنانن پێشەنگی ئینسان بوونن باشە یعنی کۆمەڵێک پرەنسیپی ئەخلاقیان هەیە ئەخلاقی کۆمەڵایەتیان هەیە ئەمانە
ئەمانە پابندن بە گەشەکردنی کۆمەلگاوە، پابندن بە خوڵقاندن و بە ئافراندنی داهێنانە لە مەیدانەکانی خۆیانە، جا چ هونەرە چ ئەدەبە چ کاری میدیایە چ دادوەرە چ نازانم پزیشکوانە بابەتانەیە. باش نییە لە هەموو ئەو کۆمەلگانە ئەمانە ئەبێ هەوڵ ئەدەن بۆ کۆمەلگایەکی تەندروست، بۆ کۆمەلگایە کە دژی ستەمن دژی چەسانەوەن، ئەمانەن ئیشیان گەندەڵی و دزی و ئەلەم بابەتانە نییە. باش نییە مەقوڵنی خۆشەویستان پزیشک بڵێ من ئەمڕۆ 3 عملیاتم کردووە پێویستیان نەبووە، هەر بۆ پارەکە کردوێتی عملیاتەکە، یعنی نەخۆشەکە پێویستی بە نەشەرگەری نەبووە، نەشەرگەری کردووە لە بەخاتی پارە. تۆ قەسابی کاکە، بەڕاستی قەسابی وەکو تۆ ڕەفتار ناکە کاکی پزیشک. با پێتان بڵێم من ئەزانم پزیشکی ڕەنگە باشیش هەبێ محتەرەم هەبێ ئەوە هەبێ ئەوە بێ، بەڵام مادەم زۆری نەوایە مەسە زۆرینەکە قساکەم لە ڕاستیە، ئەینا دڵنیام کە پزیشکی باشیش هەیە باشە، بەڵام زۆرینە ئێوە خەرق بوون نە فەسادی بێڕەوشتیە. منطقی تیانێت تۆ پزیشک بی بەل لەوەی نەخۆشەکە دەستنیشتانکەی نەخۆشیەکەی بیری لای پارەکەیەتی عیادەکان هەمووی سەرقاڵی پارەکۆکردنەوەیە. ئەوە پزیشک هەیە لە نەخۆشخانەیە کە بۆ منیان نردووە ژنی جوان ئەجێتە لای بە پارەی کەم ئیشەکەی بووەکە بۆ ئەوەی سێکسی لەگەڵەکەەوە بیخەڵەتێنێت. باشە کەیسم لەلایە لەو دادگای سلێمانیە دادوەرەکە ئەگەر بەردەوام بێ ئێستا کەیسەکە لایەتی من ناوەکەی بم دادوەرە لە سلێمانی کاتێککە ژن و پیاوێک بەیەکەوە شکات ژنەکە شکاتەکە ئەچێ بۆ لای پیاوەکە، ئەگەر ژنەکە جوان بێت دادوەرەکە ئەچێ دیفاع لە ژنەکەیەکە، ینی داد نییە لە بینی ئەم ژن و پیاوەیەکە خۆی کاتی خۆی چۆن و دادوەر کاتی خۆی ژن و ژنێک یا پیاوێک شکاتی لە ژنەکەیە کرد کەیسەکە چۆن محکەمە ئەم دادوەرە ئەم قازیە 6 مانگ ساڵ 2 ساڵ جاوێ بوو دوایە خست بۆی ئەم عایلەیە تێک نەچێ بە تایبەتێکە مناڵیان هەبێ بۆی ئەمانە یەک بگرنەوە بزانێت کێشەی ژنەکە چییە کێشەی پیاوەکە چییە یەکسەر نەچوو تەلاقی با بڵێ بڕۆ خواحافیزی بێت شتیوانیە بەڕاستی زۆر هەوڵی ئەدا لەگەڵ ئەم ژن و پیاوە بۆ یەکگرنەوە هەزاران بیانوی هێنایەوە قسەی هێنایەوە بەسەر هاتی بۆ باسەکردن ئەم کچ و کوڕەکەی من کچەکەی من ئێوە ئەبێ ئاوا بن ئەمە بن ئەو بن بۆی یەک بگرنەوە. ئێستا دادوەرەکە ژنەکە جوان بێ ئەچێت خێرا تەلاقیە بۆی خۆشەوی لەگەڵ بخەوێ کاکە بیباتەوە بۆ هێنایشیە و هین بەزایەکانی سلێمانی کاکە بۆ خاروەکە بۆ بەزایەکانی سلێمانی. ئەمە مەکمە کەی دادوەرە ئەی هاوار کاکە ئەمە کەی دادوەرە بۆ خاتی دار و برد ئەوەی بۆم باس ئەوەی دەربەنی خان 2 سێ ژنی هەبوو خۆی لە محکەمە ژنێ دای لە مێردەکەی کە هین کاکەوازی لێبێنێت دوای ژنەکەی مارە کرد بۆ خۆی خواوە حاکمە تۆ ژنێ شکات کا دوای مارەکەی بۆ خۆ لە مێردەکە تەلاق بێت و مارەکەی بۆ خۆ سۆ شوێنە کاکش ئەمە واقع اینجا بە هەزاران بە ناوڕاگەیان کار و ڕۆژنامە نووس هەیە کە من ناون سنگ و مەمەگ نووس ئاخر بەسکەریشی خواردەوە و ئافرەت و تاوڵ و دۆمینن بە گۆڕانەکەەوە بێچێتی و بە پارتی بەرهەبیەوە باشە خۆشیان ناوە مێدیاکار ڕۆژنامە نووس. بۆیە ئازیزان باشووری کوردستان جگەر لە سیاسی قاچاقچی سیاسیەکانی حیزبەکان جگەر لە کادر و ئەندامە دەبەنگەکانی ئەم توێژانە کۆمەلگای ئێمان وێران کردووە بڕواتانە بێ خەڵکی فەقیر و هەژار پارەی پێی نییە خەریکی ئەم شتانە بێت هەمووی ئەمانن. جا ئازیزان تۆ ئاوەر درۆ چاو بوون و قێنە سەری کۆمەلگای کوردی بکە کۆمەڵی خەڵک بۆتە کۆیلەی مەسعود بازانی ئەمە کۆمەڵی خەڵک دوای مینی شێڤەر بازاری کەوتووە کۆمەڵی خەڵک دوای مەسعود بازانی کەوتووە برا گەورەیانە کۆمەڵی خەڵک ئەڵێن بژی پافڵ کۆمەڵی خەڵک ئەڵێ بژی قوبات کۆمەڵێک گدە دزراوەکەی نەوشەم سەفا ئەڵێ بژی کۆمەڵێ حەسێک بە باڵەکەی عەبۆ حەمەیشەوە کۆمەڵێک بە باڵای لاهوری شارجەنگیە کۆمەڵێک بۆ هەموو حیزبە ئیسلامیەکان و یەکگرتو و کۆمەڵ و فڵان و فلان بابەتانە حیزبی شیوعی ئەمە هەموو ئەمەش خۆیان ئەژێنن نەبیر و باوەڕ ماوە نەقەناعەت ماوە نەحیزبایەتی ماوە ئەمانە زۆربەی کۆمەلگای باشووریش پێگەهێنن هەر هەموو ئەمەشی بۆ خۆشیاندنە درۆیە بەقەسەم بەخوا کەس پاڤڵی خۆش ناوێ بەخوا قەسەم کەس قوبانی خۆش ناوێ بەخوا کەس مەسعود بازانی خۆش ناوێ وەڵڵا کەس مەسعودی خۆش ناوێ بەخوا قەسەم کەس حەمە لاپتۆپی خۆش ناوێ کەس عەبە ساختەشی خۆش ناوێ بنی براکەی باوکم بە ئەڵڵا کەس ئەمانەی خۆش ناوێ وەڵڵا کەس مەلا عەلی خۆش ناوێ کەس سەلاحەدینی خۆش ناوێ کاکە بەخوا هەمووی بۆ بەژۆندی خۆیەتی هەمووی بۆ پارەکەیە هەمووی بۆ موچەکەیە کاکە کابرا دیفاع لە پاڤڵ و قوباتەکە بۆی ماگەنە پارێکی بنێ دیفاع لە فڵان فیسارەکە تەنها بۆ پارەوە لەم بابەتانە بەخوا لەمە بەدەشتێکی تر نییە بەخوا ئەوەی یەکێتی ئەوەی پارتی ئەوەی ئیسلامی ئەوەی ئەمە ئەوەی هەروی بەس بۆ موچەکەیە بەخوا قەسەم حیزبایەتی لە ئارایە نییە لە باشووری کوردستان عەزیزان وەڵڵا هەمووی دووکانە قەسەم بەخوا جامل کچە یەکێتی نیشتیمانی کوردستان کوێ دەبڕۆ باوێژێتی شخصە قەڕە بۆ چێکی کاکە باشێک برێمی بۆیە زۆربەی زۆری کۆمەلگای باشوور بەم ڕێگا سەخیفەش باشە
هەموو ئەم کادر و ئەندام و لایەنگرانە هیچیان خاوەنی فکر و معریفە و زانست نین، هیچیان حیزبایەتی وەکو سیاست وەکو بیرروباوەڕ وەکو قەناعەت ناکەن، تەنها خۆیان ئەژێن حیزب مانگایە ئەمانە ئەیان دۆشن و پارەی لێخۆن و تەواو لە کەم و لە زۆر هیچ کەسێکیش باوەڕی نە بەم حیزبانە ماوە نە بە سەرکردەکانی حیزبانە ماوە، تەنها دیفاعیان لێکە بۆ تۆزی تمەن تۆزێ پارە بەیانی مەسعود بارزانی بمرێ لایەنگرەکانی اینجا مەسعود بارزانی خوعافیکە کاک نێشی زۆر باشە، کاک مەسعود باشە بەیانی پاوەڕ شتێکی لێبێ بە نمونە کێ بێتە شوێنەکەی ئەو ئەڵێن بەخوا ئەو باشە، بەیانی قوباشێکی لێبێ کێ بێتە جێگەڵە کورە بەخوا ئەمیان باشە قوبات بە ئەمن نا کورد ئەمە حاڵەکەتانی ئێوە کاک تەواو ئەمێ بۆیە ئەمەی کە لە باشی کوردستانە هەیە باسی فەوزایەکی زۆر سەخیفە و زۆر نائەخلاقیە بەداخەوە بەڕاستی، بەڵام کۆمەڵگەی باشووری ئێمە ئەمە حاڵەکەی ئەزانیا محەممەد ئەرەوەڵە من ئیتر قسە ناکەم تقریبا دەمێک یە قساکەم ساعاتێک یەک ساعاتی ڕەکە قساکەم هیوادارم کە ساخ و سەلامەت بن ئەمە کۆمەڵی واقعە کە من باسم کردووە بۆ ئێوە و ئەم شتانەی ضرورە لە ڕاستیە ئەوە دزەکان پێیان ناخۆشە ئارام محەممەد و باسی گەندەڵی دزیەکەیت و هەموو کەسێک ئەزانێ وڵا هەموو کەسێک نازانێت کاکە هەموو کەسێک ئەزانێ ئەبێ باسی کەیت خۆ لە خۆ نییە ڕۆژانە سەدان کەس پێی بە منەوە کاگەران تخوا باسیکە خۆی نایێ باسیکە کاکە قوڵ بەسەرن لە سێمانی باسی بکات ئەچ شاخێشکێن کاکە خەڵک لە هەڵەبجەوە نامە بۆ من ئەنێرێ تەلەفۆنم بووەکە لە ڕانیەوە لە گەرمیانەوە لە کلا لە کفریەوە یەکسەرە ئەڵم کاکە گیان شتەکەم بنێر و بڕۆ حافیزی بێ ئارام محەممەد بلۆکە من نامێ من بناسی چونکە کاکە ئەی کوژن پەلامارێن ئەیگرن نانیە بڕن کاکە هەنێ کەسێ لەشوێنێکا مۆزەفە بە نمونە ئەبێ خۆی پارێزێ بەڵام ئارام محەممەد بۆ بە سوورەی بەرلەش کرد و خوێنی خۆی لە کاسە کردو و ئیتر چی پێم کاکە ئەمە حاڵەکەمانە بەڕاستی بزانین ڕۆژگار چیمان لێکە خۆشەویستان بزانین ڕۆژگار چیمان لێکە من ئیتر قسە ناکەم ئازیزان خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە حورمەتم بۆتان هەیە من بە هەموو ئەو دزانە ئەڵێم دەست هەڵگرن لە دزی و گەندەڵی چونکە من دەم لەسەرتان دەبێ بەڕاستی تۆ چ کەیفی خۆتان مێچن دوای پێوەندیم پێوەکەن تەلەفۆن کاگەرامەوە پسڕەوە و کاگەرامەوە ڤیدیۆ من کە ڤیدیۆیەکم دانا نایسڕمەوە دنیام بنێ نایسڕمەوە سلێمانی هۆلێم زە تاپۆکە نایسڕمەوە کەوتم لای بەسەر فڵان کەسەکەم دنیا با لە یەک ئەو لای هەرەکەم کاکە تەواو ئەمە ئارام ئەحمەدە کاکە ژیان بە قوربان ئەگەر نایناسی بیناسە دەی خواتان لەگەڵ خۆشەویستان خوا و پێغەمبەر پشت و پەنای هەموو ئینسان شەریفەکان بێ خوا و پێغەمبەر سەرانی پارتێکەتی ڕسوای ئەم دنیا و دنیاکە باشە یا ڕەبی ڕسوای دنیا و قیامەت بن خوا لەوە سوکتتان کە خوا لەوە ڕسواتتان کە سەرانی پارتێکەتی دەی خوا حافیزتان بێ خۆشەویستان